عەبادی بەردەوامە لە سزادانی خەڵکی کوردستان. پێویستە چی بکرێت بۆ تێپەڕاندنی گەمارەوەی حکوومەتی عێراق؟ من پێم وایە ئەو شتانی کە ئەو قسانی کە عەبادی کە ئێستا هەوڵەکانی لەگەڵ کوردستانە تا ڕادەیەک ئەتوانم بڵێم ڕاستی تیانە لەبەر ئەوەی کە ئێمە ماوەی 3 ساڵ 4 ساڵە گرفتی سیاسیمان هەیە لەگەڵ سیادی بەغدایە. ئەمەش وای کردووە کە ئەو مەسەلە ئابووریانەی کە لە نێوانمان هەیە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عێراق حکوومەتی عێراقدایە نەگەیشتۆدا هیچ ئەنجامێک. پێویستە لە ئێستادا یەکڕێزی و یەکگرتووی لە هەموو شتێک گرنگترە لە ناو ئێمەی کورد و کوردستانی لە هەموو ڕوویەکەوە یەکگرتوو بین بۆ ئەوەی لە مافەکانی هاوڵاتیان بێبەش نەبین و بۆ ئەوەی سەر بکەین بەسەر دوژمن و دوژمنی دەرەوەی وڵات. هیوادارم بە خۆیان دابستنەوە سەرکردەکانی خۆمان واز لە بەغدا بینین و هیوادارین کۆمپلیت هەموو بگەڕێنەوە هەرێمی کوردستان و شوان بوانە نەبینی. بەڕاستی وەزعەکەیان تێکدایە، یعنی عەبادی هیچ نما پێمان نەکا. بەڕاستی پێویستە لە ناو خۆمان ئێمە خۆمان یەکڕیز بکەین، خۆمان یەکلاییکەینەوە لە بینی خۆمان. لە زیاتی ئەوەندە تەنەزول بۆ عەبادی بکەین، لەباتی ئەوەندە تەنەزول بۆ عەبادی بکەین، پێویستە تەنەزول لە ناو خۆ بکەین باشترە، نەک تەنەزول لە بۆ عەبادی بکەین بۆ عەرەبان بکەین کە هیچ حسابێکمان بۆ ناکەن و ئێمەیان ئیمال کرد و بەڕاستی ئەوە شە پێکردنێکە لەلایەن عەبادیەوە بە کوردیەکە.